هەرێمی کوردستان لە دوای ڕاپەڕینی 1990 فەزایەکی ئازاد ژینگەیەکی زۆر لەباری بۆ ڕەخسا بۆ ئیشکردن لە ناو موەسساتە لە ناو دامەزراوەکاندا و بەشێکی زۆری ئەو دامەزراوانە پێویستی بەدەستی ژن هەبوو هەروەک لە پێش ڕاپەڕینی باشووری کوردستان ژنان لە ناو ڕێخستنە نهێنیەکانە دەورێکی ئێزگار گرنگیان هەبوو. ئەم گواستنەوەی ئیشکردنە لە سەردەمی ڕێخستنی نهێنیەوە بۆ سەردەم بۆ فەزایەکی ئازاد بۆ ژنگەیەکی ئازاد و لەبار وای کرد کە هاتنە دەرەوەی ژن لە ناو دیواری ماڵەکانە لە ناو چواردیواری ماڵەکانە جگەل لە ئیشی فەرمانبەری چونکە پێشتر ژنی فەرمانبەر زۆر بوو ئەچۆنە دەرەوە بەڵام ئێستا بۆ شتێکی تر هاتنە دەرەوە بۆ ئیشکردن بە ئازادی بۆ حەقەکانی خۆیان بۆ ئەو بواری کە خۆیان پێیان خۆشە بۆ نمونە ژنان هەبوون لە بواری یاسایی حەزیانە کرد چالاکی خۆیان هەبێ و ڕێکخراوی تایبەتی خۆیان هەبێ و ئیشی تایبەتی خۆیان هەبێ و لە ناو ڕێکخراوەکانە ئیش بکەن و بە تایبەتی ئەو ڕێکخراوە ئەو ڕێکخراوانەی ژنان کە لە شاخە هەبوون بە نمونەیەکێتی ژنانی کوردستان خەباتی گواستەوە بۆ شار گواستنەوەی ئەم خەباتە بۆ شار ئیتر پێویستی بە عەقڵێکی مەدەنیانە هەبوو ئەمە وای کرد کەلتورێکی جوان لە ئیشکردنی ژن لە قەڵەمی ژن لە هێز و توانا و ورەی ژن بێتە ناو کایی ئیشکردن و ناو تەنانەت ئیتر بیرکردنەوەی کۆمەڵگا ژوای لێ هات کە ئیتر ئاساییە ژن بێتە دەرەوە بۆ ئیشکردن پیاوانێکمان هەبوون زۆر بە ئازادانە زۆر بە بیرێکی کراوە و تەقبولی ئەویانە کرد کە ژنەکانیان جگەل لە ئیشی ماڵەکانیان ئەتوانن ئیشێکی تریشەیە بیکەن پەرە بە چالاکی و بەتوانا و بە ئەو بوارە بدەن کە خۆیان مەبەستیانە ئەمە درێژەی کێشاتە ساڵانی ئێستا و کایی ئیشکردنەکان بۆ ژن گۆڕا بۆ نمونە لە ئیشکردن لە ناو ڕێکخراوێکەوە ئیتر گۆڕا بۆ ئەوی کە مەسئولیەت وەربگرێ ژن پێویستی بەوە هەبوو ئیتر بێتە ناو کایی ئیشکردن بەجددی شوێنی بڕیاردان لە ناو موەسسەت یان ناو دامەزراوەی حکومی و ناحکومیەکاندا پێویست بۆ بوو ژن بەرپرسی بەش بێ سەرۆکی بەش بێت چوزانم سەرۆکی دام و دەستگاکان بێت و ئەندام پەرلەمان بێ و بتوانێت دەوری هەبێ لە گۆڕینی یاساکانی وڵاتە ئەگەر چی حکومڕانی کوردستان هەرێمی کوردستان وا دەخوازێ کە لە چوارچێوەی وا خواستی لە ناو موەسسات و لە ناو دامەزرا و فەرمانگەکانە مۆرکێکی حیزبیانەی پێوە دیار بێت پێمان خۆش بێیاننا ئەبێ ئەمە قبولکەین کە بەڵێ لە کوردستانە حیزبی بوون پلەیەکی زۆر گرنگە بۆ ئیشکردن ئەگەر ژنێک بیەوێت بەڕاستی گەشە بکە و پێش بکەوێ لە سایە پەنجای تواناکانی و هێز و ئیرادە و گەشەکردنەکانی پەیوەندی بە تا چەند حیزبیە تا چەند پشگیریەکێک لەو لایەنانە ئەکا کە لە زۆنەکانە حکومڕانیان بەدەستەوەیە لەبەر ئەوە ئەمانە وای کرد چیرۆکێک یان مێژوویەک لەگەڵ خۆیان بێنێت تا ساڵی 2023 کە ئێمە لە ئێستا لەم ساڵە لە کۆتایی ساڵی 2023 بەڕاستی ئەگەر ئاوڕێک بە ڕابردووە بدەینەوانێ دەبینین ژن خەباتێکی ئێجگار گرنگی هەیە و توانا و لێهاتوویەکی زۆر زۆر گەورەی هەیە بەڵام مقابل بەوە دەستکەوتێکی زۆر کەمتری هەیە لەوەی کە دەبوو چالاکیەکانی زۆر زۆر زیاتر بواە ڕاستە دڵخۆشکەرە کە ژنانی ناڕازی ئەبینین و ژنانێکە بینین کە درک بەوە ئەکەن کە بەڵێ دەبێت ئەمەش بگۆڕێ و دەستکاری هەموو جونگەکان بکرێت بۆ ئەوەی کە ژن زیاتر بتوانێ شکۆی خۆی چوزانم سەنگینی خۆی لە ناو کایەکانە بدۆزێتەوە و ببینێتەوە پێویستی بەوە هەبوو ئیشی زیاتر و جددیتری بۆ بکرایە بەڵام ئەمەی ئێستا شەیە دڵخۆشکەرە هەر
پێم وایە کە ژنان زۆر هەوڵی زیاتریان داوە ڕاستە کۆمەڵگا و نەریت و دەسەڵات هەمیشە هاوکاری نەبووە بەڵام بە جۆرێک لە جۆرەکان ژنەکان خۆیان هەوڵیان داوە کە خۆیان بە جوودی خۆیان ئەم ئاستەیە خود ئەم مەرحەلەیە ببڕن لە ژیانی ئیشکردنیان لە ناو دەرەوەی ماڵەکانیانە. من لە 2023 ژنان زۆر بەباشی ئەبینم کە ئیشی زۆر باش کرا ئەم ساڵ بە تایبەتی چالاکیەکان چڕکرایەوە بۆ بەرەگاربوونەوەی توندوتیژی دژی ژنان زۆر ئیشکرا لەسەر ئەوەی کە ئیتر بەسەر نابێت کوشتن و لێدان و ئەو تەشیرانەی کە بە ژن دەکرێت تەنان لە ناو سۆشیال میدیاکانیشان نەکرد لە ناو سەرشەقامی لە شوێنە گشتیەکانە لە جێگەیەک چوزانم ئەمە نەقڵ بوو بۆ ناو سۆشیال میدیاش ئەم جۆرە لە توندوتیژیانە بەڵام ئەم هەموو چالاکیانە ئەوەی کە ئێمە بینیمان بەداخەوە لە ناو سنتەرەکانە بوو لە ناو موئەسسە زۆر گرنگەکانی کۆمەلگایە بوو کە بەڕای من ئەم شوێنانە پێویستیان بەوە نییە چالاکیان بۆ بکرێ پێویستم چالاکیانە نەقڵ بکرێ بۆ گەڕەکە دوورە دەستەکان بۆ قەزاو ناحیەکان بۆ لادەکان ئەبێ ژنانی دەرەوەی سنتەر هۆشیارتر بکرێنەوە لەبەر ئەوەی مناڵانەوەی داهاتوو لەژێر دەستی ئەم ژنانەیە گەورە ئەبن پێویستە ئیشی زیاتر و جدیتر بکرایە بەداخەوە کۆمەڵگا بۆ خۆی ڕێگەنایە بەوەی کە هەمیشە ئەم جۆرە لە ژنان ببینێ ویان دەرکەوێ بە نمونە ژنانێکی زۆر باش و چالاکمان هەبوو کە لەم چەند ساڵی دواییە ئیشی زۆر باشیان کرد بەڵام بەداخەوە تواناکانیان بە هەندوەرنەگیراوەیان نەیان توانی ئەو ئیشەی کە کردویانە ئەو خزمەتی کە گەیاندویانە وەکو پێویست کۆمەلگا لە ناو کۆمەلگایە ڕنگ باتەوە یان دەنگ باتەوە بەڵام ژنانێکی زۆر باش هەبوون کە لە دەرەوەی هەرێمی کوردستان خەڵاتی زۆر باشیان پێدرا لە 2023 ژنانی چالاکوانی زۆر باشمان هەبوو کە لەسەر ئاستی جیهانی خەڵاتی گەورەیان وەرگرت بەداخەوە ئەمە نمونەیەکی ئەوە بوو کە پێشتر باسم کرد کۆمەلگا هێشتا ئەو چاوەی نییە بۆ بینینی تواناکانی ژنان بۆ ئەوی کە ژن ببینێ لە دەرەوە بە تایبەتی لەم چەند ساڵی دوایشتا زۆر بەداخەوە تاری ئیسلامیەکان حیزبە ئیسلامیەکان کە ئیشێکی زۆر خراپیان لەسەر عەقڵ و کرانەوەی ژن کردووە زیاتر پێیان باشە ژن لە ناو چواردیواری ماڵا بێت ئەوەندەی پێوەستیان کردوون بە گوێگرتن لە قورئان و حەدیسەکان ئەوەندەی کە پەیوەستیان کردوون بەمانەوە لە چواردیواری ماڵ و مزگەوتە کە ئەمانە خۆی لایەنێکی ڕۆحی ئینسان خۆیەتی پێویستە ئینسان خۆی گەشەی پێبا پێویست بۆ ناکە بەڕای من حیزبێکی گەورە لە پشت ئەمەوە بێ ئەگەر بۆ خۆی پەیامێکی تری دەرەکی لە پشت نەبێ بۆیە من زۆر بە مەسەلەیەکی خەتەری ئەبینم گەشەکردنی تیارە ئیسلامیەکان لە هەرێمی کوردستان بە جۆرێکە کە خەریکە جومگەکانی تری لە ئیژەخات نایەنەوێت بە تەواوەتی ژن بێتە دەرەوە و ژن خۆی بێ و ژن کارکتەری ژنیان بە وێنەیەکی تر شپاندووە کە بۆی نییە بێتە دەرەوە بۆی نییە مەسەلەن بەم جلوبەرگەوە دەرکەوێ لە سۆشیال میدیایە بە تایبەتی تەواوی پلەتفۆرمەکانی سۆشیال میدیایان تەنیوە بەوەی کە ژنان نابێت بەم جۆرە دەرکەون و زیاتر چالاکیەکانی ژنانیان لە ڕۆژی جیهانی بە سەرپۆشکردن و نازانم سەرپۆشی جەماعی و لەچکی جەماعی و ئەمانە کە بڕای من ژن پێویستە لەمە زیاتر خزمەت بکرێ و زیاتر لەمە گەشەی زیاتری پێ بدرێت لە هەموو بارەکانی ترە ئەو چالاکیانەی کە لە هەرێمی کوردستان ئاکرێ پێویستە مۆڵەتی یاسایی بۆ بگیرێ مۆڵەتە یاسایەکە بە خۆی
پێت ئەڵێ کە ئەمە حاجزێک دروست دەکەن سنوورێک دیاری ئەکا بۆی کە تۆ ئەبێت لەو چالاکیە چی بکەیت و بۆشە نییە چی بکەیت یعنی سنوورێکت بۆ دائنێک کە لە چوارچەوەی ئەم بابەتەیە نابێت تێپەڕێت لەبەرەوەش بەڕاستی جێگەی مەترسیە ئەوانە چکە چالاکیەکان نابێت لە پشتی مێزەوە بێ و نابێت لە ناو تەلارە بەرز و هۆتێلە گرانبەهاکان و ڕێستۆرانتە زۆر فاخرەکان نابێت پێویستە ئەمانە نەقڵ بکرێ بێتەوە سەرجادە کاتێک کە یێتەوە سەرجادە حکوومەت بۆ شێوەی ڕێگەنایە چکە مەترسی ئەوەی لێەکە کە ئاقارێکی کە بەرەو ئاقارێکی کە بڕوات و لە ئێستاشا کە بارودۆخی سیاسی هەرێمی کوردستان جێگیر نیە هەردوو زۆنی زەرد و سەوزیش لە نێوان دوو بەرداشان بەڕاستی کە ناتوانن قەراری تاواتی بن لەسەرەوەی کە ئایا ڕێگە بە چلایەنێک بن و ڕێگە بە کوێنەیەن بەڵام ئەوەی کە من متابعی بکەمەوەنی کە من بزانم نایەنەوێت دڵی دراوسەکانیان لە خۆیان بێشێنن لەبەر خاتری ئەوەی کە چالاکیەکان نەچێتە سنووری چالاکی حیزبێکی ترەوە ڕێگری لەوە ئەکەن و سنوورداری ئەەکەن هەر بۆیە بەڕای من حکوومەتیش خۆی هاتۆتە سەرخەت بۆی کە خۆی ئەم چالاکیانە سەرپەرشتی بکات و ڕێکخرا و کۆمەڵە و دەستە و تاقمی تر بە ناوی جیاواز و بە ناوی خوازرا و بە ناوی ترەوە ئەم چالاکیانە نەکەن ئەڵبەت من تەواوی ئەو چالاکیانە تەواوی ئەو ئیشانە و هەوڵانەی کە بۆ ژن ئەکرێت لە لای من زۆر پیرۆزە و زۆر مقەدەسە و زۆر گەورەیە پێویستە هەموو لایەک بەم چاوە سەیری بکات بەم چاوی گرنگی و پڕبایەخەوە سەیری بکات کاتێ نایەڵەن پێویستە ئەمانە یعنی استراتیژی ئیشکردنەکەی خۆیان بگۆڕن چوزانم شێوازی سیمینارەکان لە جۆرێکەوە لەسەر شەقامەوە بچنە ناو گەڕەکەکانەوە لە ناو گەڕەکانە بە جۆرێک ئیش بکەن کە خۆی ببینێتەوە لە چالاکی ڕێکخراوەی یەکە بۆ هۆشیاری گەڕەکان ئەو سیمینارانەی ئەو وتانەی کە لە ناو ئەم چالاکیانەیە ئەنجام ئەدرێت شتێک نەبێت کە زەرەر بە ئاسایشی هەرێمی کوردستان بگەێنێت بۆ ئەوەی کە بتوانن هەم پەیامە ئەساسیەکەی خۆیان کە خزمەتگەیاندنە بە ژن هۆشیارکردنەوەی ژنانە لە مەترسیەکانی ئەو توندوتیژیانەی کە لەسەریانە و لەسەر لە تەواوی بارودۆخە کۆمەڵایەتەکانی ترکە ژن تووشی بێتوانێ بە بڕای من ئیشەکان بگۆڕێ لە شێوازێکەوە بۆ شێوازێکی تر بەڵام نەهجی پەیامەکە و نەهجی ئیشەکە وەکو خۆی بمێنێتەوە ڕاستەکەی وشەی جێندەر ئەوە وشەیەکی قورس نییە یعنی کە کۆمەلگا لی تێگەیشت و کۆمەلگا کێ ئەو تاکانن کە خۆمان لە خۆمان پێکاتون بەڵام کێ کۆمەلگا ئاراستە ئەکا لە ئێستا لە ڕووی فکریەوە بێگومان حیزبە ئیسلامیەکان پێشتریش باسم کرد حیزبە ئیسلامیەکان بە جۆرە ئاراستی کۆمەلگا ئەکەن کە هەموو ئەو شتانی کە خۆیان ئەیانەوێت خۆیان مەبەستیانە بۆ جۆرە کۆمەلگات بۆ ئاراستە ئەکا بۆ جۆرە ئەیەوێت وەکو مێگەلێک کۆمەلگا بەڕێگایەکە ببات کە خۆی پێویستێتی کە خۆی ئەم ئاراستەی ئەوێ و مەبەستێتی جێندەر مەسەلەی یەکسانی جێندەری مەسەلەیەکی زۆر ئێستا لە عالەمی شایشی لەسەرەکرێ ئەو بابەتە بریتی نییە لەوەی کە ئەو پێناسەی کە ئیسلامیەکان بۆیان کرد بەداخەوە هەمومان گوێبیستی ئەو تارانە بووین ئەو سیمینار و دانیشتن و بە ئازادا نەقسەکردانی ئەوان ببین کە هەمومان ئاگادار بووین لەبەرەوە مەسەلەی جێندەر مەسەلەیەکی ڕاستە ئێستا لە کۆمەلگای کوردیا بۆ مەسەلەیەکی زۆر حەساس هەر بابەتێک مۆزوعی جێندەری لەسەر بێت هەمویان بە چاوێکی زەقەوە سەیرەکەن و ئەزانن جێندەر کە باست کرد باسی مەسەلەی هاوڕەگەزخوازی و ڕێکخراوەکانی پەرکەزێڕی ناکەی نەخێر مەسەلەی جێندەر بۆ ئەوەیە کە یەکسانی ژن و پیا و بپارێزێ لە ناو کایەکانە یەکەم شت ئەبێت ئەم ڕێکخراوانەی ژنان بەڕاستی پێمان خۆش بیاننا ئەبێت سەر لە نوێ خۆیان نوێ بکەنەوە ئەقلی نوێ بێنن بزانن گەنجی ئێستا کۆمەلگا لە ئێستا چی پێویستە ئەو بۆ میکانیزمە ئیش بکات
ئەبێت کەسی گەنج و عەقڵی تازە بێنە ناو ڕێخستنەکانی خۆیانەوە، بێنە ناو ئیشکردنەکانی خۆیانەوە و بزانن ئەو پەیامەی کە ئەیدەن چییە و پەیامەکە بۆ کێیە، بزانن چۆن ئەمە ئەکەن. بەڕاستی ئیشکردن لە ناو ڕێکخراوەکانە لە ئێستایا من لێت ناشارمەوە لە هەرێمی کوردستانە زیاتر لە ئیشێکی ئیداری ئەچێ، لە وەزیفەیەکی فەرمانگەیەک ئەچێ کە ئەمڕۆ دەوام هەیە، ئەم ڕێکخراوەش دەوامەکە، بەیانی دەوام نییە، ڕێکخراوەکە دەوامی نییە. چالاکوانانی ژنان لە ئێستا بەداخەوە کە من ئەمە ئەڵێم هەمووی لە پشتی مێز و کورسیەکانەوە دانیشتون خەریکی بەڕێکردنی ئیشە ئیداری و ڕۆتینیەکانی ناو ڕێکخراوەکەن، هەموویان وان. کەمترین ئیش براوەتە ناوگەڕەکە دوورە دەستەکان و هەژار نشینەکان و ئەو ژنانەی کە هیچ دێڕێک لەسەر مافی ژن و حەقی خۆی و حەقی مناڵەکانی و چوزانمە لەم بابەتانە شتێک نازانن، کەمترین چالاکیان پێگەیشتووە. لەبەر ئەوە بەڕاستی پێویستە سیمینارەکان، کۆبوونەوەکان، دانیشتنەکان چڕ بکرێتەوە و بزانن لە ناو ئەم ڕێکخراوەیە چی ئەکەن بۆ ئەوەی کە ئەم چالاکیانە ڕەنگ باتەوە بۆ سەر ژنانی تەواوی ناوچە دوورە دەستەکانی ژیانی. بزەبت ئێستا کۆمەلگا تۆ قسە بکەی ئەڵێ ڕێکخراوی ژنان چی کردووە، لەبەرەوەی میکانیزمێکی زۆر باشی نەبوو بۆ ئێعلانکردنی کار و چالاکیەکانی خۆی. ڕێکخراوت پێ ئەڵێم ڕۆژانە دەیان کێشەی کۆمەڵایەتی حلەکە، بەڵام ئێعلانی نەکرد، ڕای نەگەیاندووە. نایە بڵێ منم کێشانم، منە کێشەمە بۆ حلم کردووە، نایە بڵێ من بەم جۆرە ئیشەکەم و خەڵکێکی کەش چوزام هەر شێوازی چارەسەرکردنی کێشەکان بەیان بکە بۆی خەڵکی کەش چاو لەمان بکە و کۆمەلگا بە چاوێکی ترۆ سەیران بکە. بزەبتە تا بەم عەقڵێتە ئیش بکرێت، کۆمەلگا پێیان وایە کە بەڵێ ڕێکخراوەکانی ژنان چیان کردووە و لە سۆشیال میدیاشە بەڕاستی ئێستا زۆرترین ئەو دەنگانەی کە هەیە، ئەو قسانەی کە هەیە لەسەر خودی ژنان لە ڕێکخراوەکانی ژنان ئەوەیە کە ڕێکخراوەکانی ژنان بارێکی گران بەسەرشانی کۆمەلگا و پیان وایە لە بری ئەوەی کە کۆمەلگا بەرەوە ئاقارێکی باش بەرن، کۆمەلگایان تێکداوە شێواندویانە. بۆچی؟ بۆ ئەقلێت و بیرکردنەوەی تاکەکانی کۆمەلگا ئێستا کە بەداخەوەکو باسم کرد تارێکی ئیسلامی بەڕێوەی ئەبات یان لایەنێک لە لایەنەکان بۆ ئەقڵ چەقبەستوی خۆیەوە ئەیەوێت ئاراستی ئەم کۆمەلگایە بکات. بزەبت بۆ ئەو ژن لە چواردیواری ماڵە باشترە لەوەی کە ژن داوای مافی خۆی بکە، داوای ئازادی و یەکسانیەکانی مافە سەرەتایەکانی خۆی بکە. هەتا ئێستا ئێمە ڕێکخراوەکان باوەڕ ناکەم ئیشێکی ئەوەنە گرنگیان کردبێ لەسەرەوەی کە چۆن ژنان وشار بکەنەوە کە ئایا مافە سەرەتایەکانی ژن بوون چییە خۆی، تاوەکو ژنێک لە ماڵێکی خۆیان بزانێ چ مافێکی هەیە و چی هەیە بەدەر لە مەسەلە یاسایی و چوزانم ئەم شتانی ترکە ڕۆژانە لە ڕێی پیاوانی ئاینیەوە گوێی لێ بێ. بێجگە لە پیاوانی ئاینی کەیتر هەیە کۆمەلگا ئاراستە بکا بێ زەحمەت. لەبەرەوە ڕێکخراوەکان چالاک نەبوون لەوەیە کە ئەم عەقڵێتە ئەم جۆری ژیانکردنی ئێستای ژنان بگۆڕن و ژنی ئێمە پێی وایە کە لە ناو زەهنێتی خۆیان لە ناو باگراوندی سەقافی خۆیان پێی وایە پلە دووە و دوای مناڵەکانیشی ماف بەخۆی ئەیە لە ناو ماڵێکی خۆشیە چجای بێتە دەرەوە. ئەمە ژنە ئاسایەکانی کۆمەلگا من ئەو ژنانە ناڵێم کە لە پلۆپۆست و پایەکان کە کار دەکەن. بە شێوەیەکی گشتی بەڕاستی ژنانی ئێمە ژنانێکن کە کەمتر ئاگاییان لەسەر مافە سەرەتایەکانی خۆیان هەیە، لەسەر مافە یاسایەکانی خۆیان هەیە و لەسەر مافی ژیانکردنیان لە ناو کۆمەلگا مافی چی هەیە و چۆن ئەتوانێ شتەکانی خۆی بەیان کاوەیان دەنگ هەڵبڕێ لەسەر ئەو نایەکسانیانی کە لە کۆمەلگایە بەرەو ڕوبەڕوویە بێتەوە. لەبەرەوە دەبێت سەر لەبەری میکانیزمی ئیشکردنی ڕێکخراوەکان بگۆڕێ و ئەو پەیامەی کە هەیەە لە ناو چواردیواری دام و دەستگاکی خۆیان بێتە دەرەوە، بڕواتە سەرجادە و شەقام و کۆڵانی ئەو کۆڵانانی کە ژنانی هەژارنشین کە کچانێک تیا ژین زۆر کەم ئاگایان لە ئەو دنیا و فەزای دەرەوە هەیە.